سڵاتان لێ بێم کاتتان باش خۆشحاڵم لە گەرما و گەرم لە خزمەتتان نابم بەڕێزان دوو تەوەر گفتوگۆی لەسەرەکەین تەوەریەکەمان تایبەتە بێ بە دۆخی وەبەرهێنان لە کوردستان بە گشتی و لە سلێمانی بە تایبەتی کە لە ماوەی ڕابردوودا پلانێک ڕاگەنرا کە پلانی وەبەرهێنان بوو لە هەرێمی کوردستان پلانی وەبەرهێنان چی لە دۆخی وەبەرهێنان چی لە مامەڵەی نێوان وەبەرهێن و حکوومەت و چی لە پرۆژە استراتیژیەکانی تایبەت بە وەبەرهێنان لە هەرێمی کوردستان دەگۆڕێ پلانەکە بە چ ئاراستەیەکدایە هەرێمی کوردستان پێویستی بە چ جۆرێک لە وەبەرهێنانە سلێمانی پێویستی بە چ جۆرێک لە وەبەرهێنانە بەشێک دەبێت لە تەورەکانی تایبەت بە گفتوگۆکردنەکانمان لە تەوەریەکەمدا و لە تەوری دومیشدا قسێک لەسەر گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەین هەرچی تەوەری یەکەمە بەڕێز عەزیز سەعید بەڕێوەبەری گشتی وەبەرهێنانی سلێمانی لە ستۆدیۆ لەگەڵمانە بێ کاک عەزیز زۆر بەخێر بێی من بیرمە لە ماوەی ڕابردوودا هەر بەیەکەوە لە گەرماوگەرما بەرنامەیەکمان کرد قسەت لەسەر پلانی وەبەرهێنان کرد وتت ئێستا سەرقاڵی ئەوەین کە پلانی وەبەرهێنان لەسەر ئاستی کوردستان و لەسەر ئاستی هەر پارێزگایەک بەجیا دابڕێژرێتەوە لە هەفتە بۆ دە ڕۆژی ڕابردوودا گەر هەڵە نەبن پلانەکە پەسەند کراوە بوونی هەیە وەکو خۆی پلانەکە هەیە چونکە قسەیەک هەیە لەسەرەوەی کە گوایە دەستەی وەبەرهێنانیش ڕەتی کردبێتەوە یان وەستانە بێتی سڕی کردبێ پلانی وەبەرهێنان کە پەسەند کراوە جێبەجێ دەکرێت لە جێبەجێکردنە بڵێ تەوان سەبارەت بە پلانی وەبەرهێنان ئێمە دیارە لە کابینەی نۆ دەست بەکا کە دەست بەکار بوو داوای پلانیان لێکردینەوە پلانێکی هەم 4 ساڵەوە پلانێکی 10 ساڵە دەستی وەبەرهێنان بە هەموو سەرجەم بەرەبەرایەتە گشتیەکان و بەرەبەرێتەکانی واتە پارێزگاکان زاید لەگەڵ ئیدارە سەربەخۆکانە بەیەکەوە و بە هاوکاری لەگەڵ پارێزگاکان و ناحیەکان و قەزاکان و وەزارەتە مەعنیەکان پلانێک داڕێژرا دیارە خۆی نەخشە پلان هەیە واتە ئەو کاتە پرۆپۆزڵێکی تەواو ئامادە ئەکرێ بۆ ئەوی هەر کەسێک هەر وەبەرهێنەرێک هەر سەرمایەدارێک لە هەموو دنیا بێت لێرە وەبەرهێنان کاتۆ ئەو پرۆپۆزڵی پێشکەشەکەیوە ئەو لەسەر ئەساسی ئەو پرۆپۆزڵە یەکسەر ئەتوانێ مۆڵەت وەربگرێ ئەو بریتیە دابینکردنی زەوی ئەو کاتە تێستەکان کراوە و پرۆپۆزڵەکە لە ڕووی هەندەسیەوە لە ڕووی ئابوووریەوە لە هەموو ڕۆکان ئامادە کراوە و ئامادەی ئەوەیە کە تۆ بیایی بۆ بەرهێنەری جێبەجێکە دیارە ئەمە کاتی ئەویست بۆ ئێمە کاتی ئەویست بۆیە ئەوەی کە کرا هەماهەنگیە کرا لەگەڵ سەرجەم دەستی وەبەرهێنان لەگەڵ سەرجەم وەزارەتە پەیوەندیدارەکانە و لەگەڵ پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکانە بەیەکەوە پلانێک داڕێژرا بڵین بەپەلە بۆی بگاتە دەستی وەبەرهێنەران ئەویش لە 25 ئێمە توانیمان ئەو پلانە بگەینە دەستی خەڵکوە ئەعلانی بکەین ئەمەش کۆمەڵێکی باش پرۆژەی زۆر باشی لە خۆگرتووە کە لایەن بە پێویستی بریتە لە پێویستی لایەنەکان یعنی پێویستی قەزا و ناحیە و پارێزگاکان کە بریتی بوو لە 1050 پرۆژە و ئێمە پشکی سلێمانی لەوە 273 پرۆژە بوو لە هەر 4 دەستێکتەرەکەی وەبەرهێنانە و هەڵەبجەنەوە تو 8 پرۆژە بوو چکەم خۆزانی هەڵەبجەش لەگەڵای ئێمەیە سەر بە بەڕێوەبەراتی گشتیمانە تا ئێستا 98 پرۆژەش بۆ هەڵەبجە و لەوەش کار ئاسانی باشەیە و بۆ وەبەرهێنەران تا بتوانن بە زووترین کات بتوان ئەو پرۆژەکە جاریە ئەڕات بەردەوام باشە گرنگترین لەو 273 پرۆژەیە گرنگترین ئەوەی کە ئێوە زۆر ئەو لەوێتاندا پێپی و پێتان وابێ لە پێشینی کارەکانە و ڕیزبەندیتان بۆ کردبێ بۆ بەرهێنەران کام کارانن کام پرۆژانن دیارە ئێمە بۆ وەبەرهێنان لە ئێستاە کار بۆ 3 سێکتەری زۆر گرنگەکەین کە پێشنەیە و لە پێشە لە هەموو سێکتەرەکانی تر ئەویش بریتین لە سێکتەرەکانی پیشەسازی و گەشت و گوزار و کشت و کاڵی ئێمە ئەم پرۆژانی کە ئێستا هەمانەوە ئێستا زۆر هەوڵەکانمان شڕ کردوێتەوە بۆی بتوانین لە پرۆژەکانی پیشەسازی کە سلێمانی خۆی بۆ خۆی شارێکی پیشەسازیە وەکو پێشترش باسمان کردووە لە 1932 پیشەسازی هەموو عێراق پێکەێنێەوە لە 1960 پیشەسازی هەرێمی کوردستان پێکەێنێ دووەم لە ڕووی گەشتاریوە سلێمانی پارێزگای سلێمانی بۆ خۆی پارێزگایکی گەشتیاریشە و ئێمە لەمەشا کارمان بۆ کردووە کە بتوانین لە بواری گەشت و گوزارە
پرۆژەی زۆر باش دروست بکەین هەڵبەتە پرۆژە هەیە لێ کاتا گەشتیاریشە و کشت و کاڵیشە و هەم لەبەر ئەوەی ئێمە شارە زۆرمان هەیە و شارباژێڕمان هەیە و شوێنانی ترمان هەیە کە شوێنەی زۆر باشن بۆ کشت و کاڵ ئەکرێ پرۆژەی باش لە بواری کشت و کاڵیشە جێبەجێ بکەین لەگەڵەوەشا ئێمە پلانمان هەیە بۆ کۆمەڵێ پرۆژگی تر کە پێویستن و لەوانش وەکو پرۆژی پیترۆکیمیاوی یا پرۆژەی ئەوانەی کە لە ئێستاە ئەم زروف و کاتانە لەسەر دنیا دروستی کردووە وەکۆی پێداویستی پزیشکی و پیترۆکیمیاتوە هەندێک لە ئەو پرۆژە گرنگانی تریش باشە پلانەکە هاندانی وەبەرهێنی تایە کە لە سنتەری پارێزگاکان و چواردۆری پارێزگاکان کار نەکار ڕووبکاتە قەزا و ناحیەکان ئەگەر هاندانی تایە چۆن هانی وەبەرهێنێکی بیانی یانەوخۆیەدەن بەنمونە بچێت لە چەمچەماڵ یان بەنمونە بچێت لە هەڵبجەی تازە یان لە هەر شوێنێک لەو قەزا و ناحیانی دیکە کە لە چواردۆری سلێمانی هەن کار بکە ئێمە هەڵبەتە دوو جۆر هاندان هەیە بۆ خۆی یاسای وەبەرهێنان تا ئێستا لە ڕاستیە هەموار نەکراوەتەوە ئەوەی کەەوەیە کە تەقدیممان کردەوە لە حکوومەت تەقدیمی پەرلەمانی کردووە بۆ هۆی بتوانێت یاساکەمان بە زووترین کات بۆ هەموار بکەنەوە هەڵبەتە ئەو یاسایە گۆڕانکاری باشی تایە و امتیازاتی بۆ وەبەرهێنەرتایە و هاوکاری وەبەرهێنەریتایە لەگەڵەوەشە ئیلتیزاماتیشی لەسرە کە بتوانین کۆنتترۆلی هەموو بابەتەکان بکەین بەڵام ئێمە لەگەڵ ئەوەشە بۆ نمونە بۆ تێنمەوە ئێمە پرۆژەکانی هەڵەبجە زۆر جیاوازەکەین لە ئێرە و سەرۆکی دەستەش و حکوومەتیش هەمومان لەگەڵمانە هاوڕان کە بتوانین کەمتری ڕێنمایی لەسەر هەڵەبجە کەم بکەینەوە و ئەوانەی کە ئەکرێ چاوپۆشی لە هەندێک کار بکرێ بۆی بتوانین وەبەرهێنەران بەرەو هەڵەبجە بەرین ئێستا ئێمە واشمان کردووە و قەزا و ناحیەکانیش هەر پرۆژێک بۆ قەزا و ناحیەکان تەقدیم کرێ ئێمە زۆر کار ئاسانیەکەین لەگەڵ وەبەرهێنەرەکان یعنی خودی خۆمان هەوڵەکان وامان کردووە ئەو هەوڵانە ینی لە خودی سەرکی دەستەوە کە کەسێکە زۆر هاوکارمانە لە ڕاستیا بۆ ئەوەی بتوانین پلانەکە جێبەجێ بکەین و پرۆژێ لە قەزا و ناحیەکان و لە ئەو شوێنانەی کە پێویستی بە پرۆژەیە بەڵام وەبەرهێنەر کەمتر بۆ یاڕوا کاراسانی زۆتر بۆ وەبەرهێناناکە کاچین بۆ ئەوێ هەڵبەتە ناو شاری سلێمانیە ئێمە لەبەرەوەی شاری سلێمانی ئێستا ڕاستیە پرۆژەکان ئەگەر زۆر گەورە و گرنگ نەبن ناڵین لێرە بیکەن یعنی ئەکرێ پرۆژەیەک بێت کە معلمیکی زۆر حەزاری تازە کە نمونە بێ بۆ سلێمانی بکرێ چۆن ڕاستی و پرۆژە و بچووکانە بۆ سلێمانی ئیتر نابێ مۆڵ بوون منە نابێ مۆڵەکان لە ماژدی مۆڵ و فامیلی مۆڵ کەمتر بێ بۆ نمونە هەر ینی هەر بابەتێ هەر بابەتێکی گەشتیاری ئەبێ لە چاوی و زیاتر بێ نابێ کەمتر بێ ئەمانە بابەتانی ئاستی پرۆژەکانی ئێستا بێ مۆڵەتی نادەنێ بێ ئەبێ کوڵاتەکەی باشتر بێ و ئەبێ شتێکی تازە بە شار بەڵام ئەمە بۆ ئەگەر بیبینەوە بۆ قەزا و ناحیەکان ئێمە هەندێ کەمتر لەمە قوبوڵەکەین یعنی ئەو بڕەپارەی کە خەرجەکرێ لە سلێمانیە ئەکرێ کەمتر بێ لە قەزا و ناحیەکان و ئەو ناڵێم کواڵتیشی باش بێ بەڵام کار ئاسانیەکان زۆرترە بۆ قەزا و ناحیەکان بۆ شوێنانەی کە پێویستەکە پرۆژەی زۆرتری بۆ بەری باشە کاک عەزیز لە دوای پەسەندکردنی گەر هەڵە نەبووتر لە مانگی 5 تقریبا پلانەکەتان پەسەند کردووە هیچ هەست بە گۆڕانکاریەکەی لە هاتنە پێشۆی وەبەرهێن لە ئەوەی کە استراتیژێک هەیە ئێستا بەرچاوتان ڕوونە دەزانیت چۆن مامەڵاکی وەکو جاران نییە دەیان و سەدان پرۆژە بێتە بەردەست و نەزانیت چی لەکوێ دابنی ئێستا بەرچاوت ڕوونە وەکو بەڕێوەبەری گشتی وەبەرهێنانی سلێمانی ئێستا دەزانیت چۆن وەبەرهێنەر ئاڕاستە بکەی من هەڵبەتە ئەو وەزعانەی کە دروست بووە کاریگەری زۆری لەسەر وەبەرهێنان هەبووە حەج شەکەم لێرەوە بیڵێم هەم وەزع سیاسیەکە و قەیرانی دارایی و بابەتی کۆرۆنا ڤایرۆسی کۆرۆنا ئەمانە کاریگەری زۆری لەسەر وەبەرهێنان هەیە و وەبەرهێنەرەکان تۆ هەم زۆربەی وەبەرهێنەکان کارەکانیان لەگەڵ خەڵکانی بیانیەوە لەگەڵ کارمەند و کەسی بیانیەوە نەیانتوانیوە ئەوانە وەکو جاران بەکاربێنن ئەو کارمەند و کرێکارانە هەر لە ناو خۆشە کرێکار و خەڵک ناتوانێت بەو ئازادیە ئیش بکە چۆن ڕاستی ئێستا کارکردنمان لە هەموو شوێنێکە سنووردارە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە بجگە لەمەش بۆ خۆی ئەم قەیرانش کە دروست بووە دایمەن ینی ئەمە تاکید واشە
کاتێک کە هەر کارگەیەک هەر بابەتێک هەر بەرهەمی ئەبێ بەرهەمەکەش کاتێ ساغەبێت و کە بازار پارەی تیاابێ بەڵام لەبەر نەبوونی پارە هەڵبەتە ئەو بەرهەمانش ناتوانن وەکو خۆی لە بازارڕ ساغ بکرێنەوە ئەمەش کاریگەری لەسەر تەواوی پرۆژەکانی ئێمە ئەبێ وەزعی سیاسیش کە نامستەقەڵ بێت لە هەموو دنیا وایە هەڵبەتە ئێمەش بەشێکین لە هەموو دنیا ئەمەش ڕاستە بۆ ئێمەش کە کاریگەری هەبووە لەسەر هەموو جوگەکانی ژیان ئێمەش بەشێکین لەو دنیاە وەبرێنەکانی ئێمەش ئەگەر وەبرێنان لە هەموو دنیا سیرکەی بەڵین خاویکی پێوە دیارە لە هەموو دنیا هەر وڵاتێکە گری لە وڵاتە زلێزانی کە توانیوانە لەو بەرێنانە کاری زۆر باش و گرنگ بکەن خاویکی پێوە دیارە ئێمە لە بدایەتی ئێمە لەو پرۆژانەی کە تا ئێستا من نزیکەی 40 پرۆژە لە پرۆژەکانی پێشکەش کراوە لە پرۆژەکانی پلان ینی 40 کەس 40 وەبرێنەر پرۆژەی لە دوای پلانەکەەوە چ لەو پرۆژانەی پێشکەش کردووە کە بیکە و خەڵکی ترش هەیە ئێستا بەردەوام پێشکەشی ئەکات ئەو پرۆژانە ئەو پرۆژانش پرۆژەی گەورە و گرنگن لەگەڵەوە شایمەشتێکی کەشمان کردووە ئێمە لەوەی کە ئێستا لەگەڵ سەرۆکی دەستاوە ئەنجومەنی وەزیران و جنابی جێگری ئەنجومەنی وەزیران و سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەگەڵ جێگرەکەشی هاوڕان لەوەی کۆمەڵێ پرۆژەی گەورە و گرنگ ڕابگەێنین بۆ خەڵکی بڵین ئەم پرۆژانەمان لە ئێستاە ئەمانەوێت لە ناو خۆ دەرەوە بەرهەن هەبێ کاری تیا بکە ئێمە کاتێ پلانەکەمان ڕاگەیان کارێکی گرنگمان لە پێش بوو ئەوش بریتی بوو ئێمە بەرنامەمان وا بوو بتوانین ئیتساڵ بکەین و سەردانی زۆرێک لە وڵاتانی دنیا بکەین تا بتوانین وەبرێنانی دەرەوەش بینە ناوە تا بتوانین خەڵکانێک پارەکانیان بینە ئێرە و بخینە بواری وەبرێنانەوە لە ناو بێجگە لەوانی کە سەرمایهدارەکانی خۆمان بەڵام دیارە وەکو باسم کرد کۆی ئەو بابەتانەی کە لە ئێستا کاریگەری لەسەر هەرێمی کوردستان هەیە هەڵبەتە کاریگەری لەسەر پرۆژەکانی ئێمە بە دەرەجەی یەک هەیە باشە دو پرسیار هەر لەسەر بابەتی وەبەرهێنان و دوای هەندێک پرسیاری دیکەی خەڵک هەیە لێت دەکەم چ پرۆژەیەک هەیە نزیک بێ پرۆژێکی وەبەرهێنانی نوێ بێ لە سلێمانی لە سنووری سلێمانی بەگشتی یعنی باسی بکەی بڵێ فلانە پرۆژە هاتوتەوە لە چاودێریکردن و لە بەدواداچوون و لە دیراسەکردنی ئێوەیە بێ ئێمە پرۆژێکی زۆر گرنگمان هەیە ئێستا من کامڕۆ شەمە بۆ دیارە لەگەڵ بەڕێزان مدیر ئامەکانی زۆرێک لە دایرەکان لەگەڵ مابوون ئەمڕۆ دانیشتوین و کارمان لەسەر کردووە ئەوش پرۆژێکی زۆر گەورە و گرنگە بریتە لە گەشتیاری دوکان باش کە لایەن فارۆگروپەوە کرێەوە پرۆژێکی زۆر گەورە و گرنگەوە ئێمە تیمێکی 25 کەسیمان نردووە لەمە کاری لەسەرەکە و خودی جەنابی جێگیری سەرۆکوەزیران بە ئۆنلاین هەفتانە متابعەیەکا و لەگەڵمان کۆ بێتەوە بۆی بەڕاستی بە زووترین کات ئەو پرۆژەیە بخینە بواری جێبەجێکردنەوە کە کاریگەریکی ئابووری باشی لەسەر ژێرخانی ئابووری هەرێمی کوردستانە بێ و لە ڕووی گەشتیاریەوە بەڕاستی کاریگەریکی زۆر زۆریە بێ و لە هەمووی گرنگتر کە ئێمە مەبەستمانە بۆ ئەمڕۆی هەرێمی کوردستان دەستی کارە و دەستێکی کاری یەجگار زۆر ئەخاتە گەڕ لە ناوچەکەیە ئەمەیەکی لە پرۆژەکەی ئەو پرۆژەیە چی لە خۆیەگرێ ڕەنگە زۆر لە میدیا وتراوێ پرۆژەی گەشتیاری دوکان بەڵام وردەکارەکەی هێشتا ڕەنگە خەڵک بە تەواوەتی نەزانێ فەقەرەکانی ئەم پرۆژەیە چین دیارە ئێمە ئەومان هێشتۆتەوە بە کاتێکی ترکە ڕاستە بەڵام لەگەڵ ئەوشا کۆمەڵێکی گرنگ لە ئوتێل و لە مۆتێل و لە شوێنی سیاحی گرنگ و لە باخ و باخچە و ڤیلای سیاحی و بەلەم و شوێنی خەڵک لە یاریکردن لەوێ و شوێنی حەوانەوەی خەڵ لە شوێنێکا کە جوێیەکی جیاواز لە جوی ماڵ و ئەو شوێنانە ئەمە جێبەجێ بێت دوکانێکی جیاوازە بینین ئەکید بەدڵنیاییەوە باشە کاک عەزیزیەشێک لەو پرسیارانی کە زۆریش لە فەیسبوک بۆم هاتووە ناڕەزایی خەڵکی سیتیەکانە ئەڵێ ئێمە دووشت هەبووە قەولمان پێدراوە کاری لەسەر بکرێ بە داداچوونی بۆ بکرێت تا ئێستا نەتیجەکەیمان نەبینیەوە یەکەمیان نرخی خزمەت گوزارەکانە دۆمیان کوالیتی خزمەت گوزارەکانی ئەین دەڵێ ئێمە خانومان کڕیەوە بە قەولیەوەی کارەبا و ئاوی بەردەوام بێوانە خانومان کڕیەوە بە قەولی ئەوەی کە ڕێگاوبانەکەی مەزبوط بێوانە خانوشمان کڕیوە وعدمان پێدراوە کە یەکەکان خزمەت گوزارەکەی بە دواداچوونی بۆ کرێ ئەنجومەنی پارێزگاش من بیرمە قسەی لەسەر کرد ئێوەمانانیش هەر قسەتان لەسەر کردووە کە بە دواداچوونی لەسەر بکرێ و نرخەکان جارێکی تر بە پیا بچنە و کەم بکرێنەوە لە بەرژەوەندی خەڵکا بێ
لەکوێن ئەم گرفتانە لەکوێیان جارێ پرسیارەکە خۆی دوو بەشە بەشییانەوەی ئایا کارەبا لە یەکێکی نیشتەجێبوون یان لە کۆمەڵگەیەکی نیشتەجێبوونیان نەبێ ئاو نەبێ ڕێگاوبان و قیرتاو نەبێەوە ئیشی ئێوەیە جوابیان بنەوە و کاریان بۆ بکەن ئەمە بەشێکی پرسیارەکەمە بەشەکەی تریشی نرخی خزمەتگوزاریە لە ڕاستی ئەوەی کە جەناب باس کرد زۆر تەواوە خزمەتگوزاری ئایا لە دوای ئەوەی پرۆژێک تەواوە بێ کێ بەرپرسە لە دوایەوە ڕاستی ئێمە وەکو بەرهێنان تا تەواوکردنی پرۆژە کاری ئێمەیە لە دوایەوە هیچ کاری ئێمە نییە کاری لایەنی پەیوەنددارە مامەڵە لەگەڵ ئەم سیتیانە بکوەکو هەر گەڕێکی لە گەڕەکانی تر و ئەمە بڕیاری ئەنجومەنی باڵایەوە بری کە ئەنجومەنی وەزیرانە ئێمە لەسەر ئەمە بەڵام لایەنە پەیوەنددارەکان وەکو خۆی نهاتونەتە پێشەوە تا ئەم کارە وەکو خۆی بکەین ئێمە ئەگەر چل پرۆژەی ئێمە هەبێ لە ناو شاری سلێمانیە ئەکرێ سلێمانی 500 زیاتر لە 500 گەڕێکی بەقەر ئەو شارانی ئێمە هەیەتایە یعنی ئەکرا ئەمانەش وەکو ئەوان مامەڵیان لەگەڵا پێکە کەوتونەتە ناو گەڕەکانی ترەوە ینی خۆکرا ینی لایەنە پەیوەنددارەکان هەمان مامەڵەی گەڕەکانی ترێ لەگەڵا بکەن بەڵام لە ڕاستیا لێرەشا کێشەیەک هەیە کە خەڵکی ئەو سیتیانە زۆرێکیان نایانەوە هەمان مامەڵیان لەگەڵا بکرێ ئەوڵێ بۆیە چوومەتە ئەو گەڕەکە من نامەوێت وەکو گەڕەکانی تر ئاسایی بم ئاوم مۆلدەم لەگەڵ مۆیدی خەڵکا بێوانە ئەمەوێ 24 سعات ئاوم هەبێ کارەبام هەبێ ینی دوو بەش خەڵکمان هەیە خەڵکێک هەیە ڕازیە بەوەی مامەڵی لەگەڵ گەڕەکانە لەگەڵا بکرێەوە خەڵکیش هەیە ناڕازی لەوەی مامەڵی لەگەڵا بکرێ ئێمە ئەمە کێشەیەک باش ینی هەچەند ناڵم ئەمە کێشی لایەنی پەیوەنددارە دوو بەنسبەت نرخی خزمەتگوزاریەوە نرخی خزمەتگوزاری ئێمە پێشتریش هەڵبەتە باسمان کردەوە زۆر جاریش ئەم بابەتمان کرد ئێمە لە سلێمانیا یەکەم کە جار کە ئێمە کارمان بۆ کرد ئێمە بووین نرخی زۆر لەوە زیاتر بوو کە ئێمە خەمڵانمان بە 60,000 ئێمە بسم ئێمە لەگەڵ پارێزگا چۆم ئەو کاری پارێزگایە یعنی بە فەرمانی ئەنجومەنی وەزیرانیش و ئەنجومەنی باڵای بەرهێنان و بە فەرمانی دەستەشمان ئەوە کاری پارێزگایە ینی پارێزگا دیاری بکات باش ئەوەی کە کراوە ئێستا لە دهۆک و هەولێر کراوە کارێکی بەپەلە کراوە و ناشڵێن خراپە ئەڵێن باشە بەڵام ئێمەمانوێت لەوە باشتر کاری تیا بکەین لە پارێزگا لیژنێکی باش پێک هاتووە و ئێستا ئەوەی کە ئێمەمانەوێت نرخی یەکەکان کوالتی ئەو بابەتەکان نرخی لە دیاری بکەین ینی ئەو بابەتی کە پێشکەشەکرێ بە هاوڵاتی تۆ بێ هەم کوالیتەکەشی دیاریکەی هەم نرخەکەشی دیاریکەی ئەو کاتە تۆ ئەزانی یەک مەتری مکعب مەترێکی سێجا ئاو بەچەنە ئەمپێرە کارەبا بەچەنە مەترێ سێجا غاز بەچەنە ئەگەر تۆ ئەم بابەتانە و دیاری کرد ئەو کاتە تۆ خشتێکت ئەبێ پێشکەشی هەموو سیتیەکەی کە ئەمەتیا بە ستێکە ئەزانێ هەر کەسێک لە ئەو سیتی ئەزانێ یەکەمی بۆ هاتووە بایی بڵین بۆ نەمەترێ نووسراوە 10,000 مانگی غاز ئاوی گەرمەکە 10,000 دینار ئەخیرن ئەو ئەگەر ئەزانێت چەنی سەرف کرۆ چەنیشە ئەو کاتە تووشی ئەم کێشەیە ئەمە زۆری ئەوێ نەوەڵا زۆری نایە بۆ نەکراوە ناڵێم لە بە دوچوونی پارێزگایە من پێشم ڕۆڵی پارێزگاری سلێمانیە کە ئەم بابەتێک لا بکات ئەمە ڕۆڵی دکتۆر هەواڵ ئێمە زۆریش پێی خۆشە و زۆری ڕۆژانەش پێڵێنەوە بەکە ڕۆژانە پێڵند بۆ نای ئەو لیژنەیە کاری تیاکە کە لە پلاندانانی پارێزگای سلێمانیە ئێمە پێمان باشە بەڕاستی و ئێمە پێشەوەی دکتۆر هەواڵ جەنابی سەفەر بک بۆ دەرەوە یاوتی کە لە دوای گەڕانەوەمان ئەو بابەتانە هەمووی یەکلاکەینەوە و ئیشەڵای مشکاری لەسەرەکەی باشە دوو بابەتی گرنگ ماوە پرسیاری لەسەر بکەم یەکیشان ئەوەیە کە ئەوەن بە پێ و زانیاریانی کە ئێمە هەمانە داواکاریکردنەوە و دروستکردنی کۆگا لە سنووری سلێمانی زۆر بووە خەڵکێکی زۆر داواکە کۆگا دروستکە مەخازنی گەورە دروست بکە چۆن مامەڵە لەگەڵەمایەکەن چۆن پلانێکی بۆ دایانێن ئەم بابەتە هەوڵ نادەن کە ڕێڕەوێکی بۆ دەستنیشان بکەن وەڵاهی لە ڕاستیا پێویستی بە بابەتێک هەیە کە هەندێشت هەیە ئەوەی کە ئەکرێ لە ناوچەکانی ئێمەیە ئەوە نییە کار بۆ بکرێ لێکدانەوەیەک بکرێ بۆ جدوای ئەقسادی ئەو پرۆژەیە خەڵک یەکسەر هەر ئەگەر یەکێک
پرۆژێکی بازرگانی بکە دەی کە تەقدیمێکا و پرۆژێ بازرگانی بکە کۆگا شوای بەسەر هاو یعنی ئەمەش لەو جدوای نابێت ئێمە ئێستا بە نووسراوی ڕسمی دەستەی وەبرێنان کۆگا ڕاگیراوە لەبەرەوەی پرۆژێکی یەکجار زۆر مۆڵەتی وەرگتووە و پرۆژێکی یەکجار زۆریش لەبەر دەستمانایە لە ئێستا بە نووسراوی دەستەی وەبرێنان هەموو کۆگایەکی ساتکردەوەشی ڕاگرتووە ئەنجا بەڵام ئێمە لەگەڵ ئەوەشە هەوڵمان ناوە لەگەڵ لایەن پەیوەندیدارەکان بۆەوەی بتوانین ڕاستی و دروستی پێویستی سلێمانی بزانین چنی پێویستە ینی بۆ کۆگا بۆی ئەو بابەتانەی کە لە ناو شارە گەگەڕەکان بوون بە کۆگا و شوێنی هەڵگرتنی مواد ئەمە بچێتە دەرەوە هەڵبەتە کۆگای ساردکردنەوە و هەڵگرتنی کەرەستە زۆر گرنگە بەڵام ئەکری ئەمە شوێنی تایبەتی خۆی هەبێت لە ناو گۆڕەکان و بەپی پلان بێ و پلانێک بێت کە پێداویستەکانی شار پڕ بکاتەوە باشە کاگازیز لە ماوەی ڕابردوودا دەستەکانی وەبەرهێنان لا مرکزی بەڕێوابران سلێمانی دەسەڵاتی خۆی هەبوو هەولێر دوهۆک ئیدارە سەربەخۆکان وابوو بەڵام ئێستا بۆ بە مرکزی ئەمە هیچ ڕێگری بۆ ئێوە دروست کردووە هەڵبەت گرفتی بۆ دروست کردو بڵێ بە تەکید گرفتی زۆرشی دروست کردووە چکۆم ئێمە کاتی خۆی لە ساڵی 2012 کە دەسەڵات بە بڕیاری ئەنجومەنی باڵای وەبەرهێنان 95 دابەزی ئەنجومەنی وەزیرانیش نەک ئەنجومەنی وەبەرهێنان دابەزی بۆ بەڕێوەبەرە گشتەکانی پارێزگاکان کە تەواوی دەسەڵاتیان هەبوو لە مۆڵەتدان و لە ڕەزامەندی سەرایەتایی و زۆربەی بابەتەکان ئەمە بۆ خۆی کۆمەڵێک گرفت کە بریتین لە ڕۆتینی مامەڵە ئەمانەی لابرد ڕۆتینی مامەڵات چۆن ڕۆتینی مامەڵە دوو کارەکە یەکەم کاتێکی زۆر کە کات زۆر گرنگە باشە و دووەمیشیان ئەبێتە هۆی بێزاری وەبەرهێنەر و سەرمایەدار ینی ئەمە گرفتەکەڕانێتەوە قۆناغی کە کات ئەکوژین و وەبەرهێنیش بێزارەکەن بە مامەڵەکردن بۆیە داواکەن لا مەرکەزی هەبێتەوە ئێمە داواکەمان ئەوەیە بتوانین یعنی تۆ ئەگەر مۆڵەتی کۆتاییش لە دەستە بێ بەڵام هیچ نەبێ ڕەزامەندی سەرەتایی چکەم ئێمە ئەولا بالمەعروفین لە هیناڵێن یعنی ئێمە زانیاری تەواومان هەیە لە من شاری سلێمانی خۆم بست بە بستی ئەزانم بە پرسیاری هەڵەبجەم لێ بکە هەمووی ئەزانم پێنجێن و دەربەنی خان و چەمچەماڵ و شارەزور و شاربەژێر هەموو شوێنێکی ئەناسم و کاریشم تیا کردووە هەڵبەتە ئێمە زیاتر لە ئەو پرۆژەیەکە هەر بۆ خۆی لێرەوە بۆ ڕەزامەندێکی سەرەتایی کە ئاچێت تا بڕوا تا هەوی لێرە تۆ مەجموعەیە کۆمەڵی لێ ئەوان جارێک دانیشی لەگەڵیان ئەو نەشتوانێ قەراری کۆتایی لەسەر شوێنەکە با باشە کاگازیز دوا پرسیارم لەسەر شاری پیشەسازی سلێمانیە شاری پیشەسازی سلێمانی بەشێک بوو لە ئەو کارە استراتیژیانی کە وەبەرهێنانی سلێمانی دەیویست بە ئەنجامی بگەێنێ یان بگا بە ئەنجام شاری پیشەسازی سلێمانی جێبەجێکرێ کەس هاتۆتە پێشەوە ئێمە دوو هەڵبەتە شارێکی پیشەسازیمان کردووە کە بریتە لە 2700 دۆنم لە عەربەت 1700 دۆنمی تەواو بۆ و 11 کارگەی زۆر گەورە و ئینیکا دروست بووە کۆمەڵێ پرۆژەی کەش وا بەڕێوە خەریکە تەواو بن 1000 دۆنمی ماوەتەوە کە ئەو کەسی کە دیزاینی هەموو ئەوی کرد کە بریتی بوو لە کۆمپانیای بەڕێز و سەنعەتی فرس و لەگەڵ کۆمپانیای کۆک ئەوان دیزاینێکیان کردبوو بۆ ئەوە ئێمە ئێستا لە سەرقاڵی ئەوەین کە ئەو بە شێوەیەک لە شێوەکان بتوان ئەوان خەدەماتەکان جێبەجێ بکەن چکۆم حکوومەت پارێکی تەرخان کردبوو بۆ جێبەجێکردنی خزمەتگوزاریەکانی ناو شارە پیشەسازیەکە بەڵام بەهۆی قەیرانی دارایەوە کە هاو ئەوە جێبەجێ نەکرا بەڵام ئێستا لە هەوڵی بتوانین دیڤلۆپەرێک واتە متەویرێک یا گەشەپێدەرێک ئامادە بکەین کە بتوانێت خزمەتگوزاریەکانی ناو پرۆژەکە جێبەجێ بکە ئەمە بەنسبەت یەکەمەوە دوو ئێمە لە ڕاستیا لە هەوڵین و من نووسراوێکشم کردووە بۆ پارێزگا و لەگەڵ شارەوانی داوای زەویەکی باشم کردووە زۆر گەورە بۆ شارێکی پیشەسازی زۆر گەورە هەڵبەتە ئەمەش بۆ هەڵەبجە شەمانشێوە لەگەڵ هەردوو پارێزگار دانیشتووی قسەمان کردووە لەسەری و لەگەڵ سەرۆکی دەستا هاوڕە هەمومان هاوڕێن لەسەرەوەی بە پەلە کارێک بکەین بۆ ئەوی پرۆژێکی گەورە و گرنگ هەڵبەتە لای ئێمە من زیاتر لە 3 پرۆپۆزڵ تەقدیم کراوە بۆ ئەوەی شاری پیشەسازی بکرێ و تەقدیمیش کراوە بۆ ئەوەی شارێکی پیشەسازی بچووک لە کۆی شارێکە پیشەسازی بچووک نەک بەو
پیشەسازی گەورانە و کە کارگی گەورە گەورە باشە. خەڵک بتوانێت کارگی بچووکتر دروست کا بەڵام لە ناو شارێکی پیشەسازی دیاریکرا و شوێنێکی دیاری. بەڵام ئەوەی کە ئێمە ئێستا مەقسەدمانەوە مەبەستمانە بیکەین ئەوەیە شارەوانی شوێنێکی باشمان بۆ دیاری بکات کە شوێنێکی زۆر گەورە و ئەوە بێ بتوانین شارێکی پیشەسازی تازە نوێ هەڵبەتە ئەوان دیارە لەژ ناو ماستەر پلانەوە لە 2020 زەوی ئەویان هەیە بەڵام نازانین لەکوێ بۆمان دیارەکەنەوە چ شوێنێک بە دیارکردنی زەویەکە ئێمە ئەعلانی بۆ ئۆکەین و ئیشڵا شتێتە بواری جێبجێ بەڕێز عەزیز سەعید بەڕێوەبەری گشتی و بەرهێنانی سلێمانی سپاس دەکەم هەرکەت کێشا بەشدار بووی لە گەرماوگەرم سپاس بۆ بەشداریکردنت بەڕێزان وەکو ئاماژەم پێکردەوەرێکی دیکەی گفتوگۆکانمان تایبەت دەبێت بە دوایین پێشات و گۆرانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەوەی جێی باسی میدیای نێودەوڵەتی و عێراقی و عەرەبی و کوردستانیش بوو تا ڕادەیەک ئەو گۆڕانکاریانن کە لە نێوان ئەمریکا و ئێراندا بەڕێوەن یعنی ئەمریکا دەیەوێت تاوەکو مانگی داهاتوو یاخود تاوەکو مانگێکی دیکە پلە بە پلا ئەو سزایانی کە لەسەر ئێران هەیبوو درێژەی پێبدا و تونتر و قورستری بکە بەڵام ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی وڵاتانی ئەوروپا داواکەن ئەمریکا ئەم هەنگاوە بەرامبەر بە ئێران نەگرێتە بەر دوایین پێشهاتەکان لەسەر ئەو دۆخە چییە بێ ململانەکانی نێوان ئەمریکا و ئێران بە چیەگەن لەگەڵ بەڕێز موهەنەد فەیسەڵ کە وەکو چاودێری سیاسی و بە سکایپ و ڕاستەخۆ لە ئاکرێ و لەگەڵمانە بێ گفتوگۆکەین کاک موهەنەدەم کاتەوە باش سوپاس بۆ بەشداریکردنە دەمێ بپرسم چی دەخوێنیتەوە لە ئەو گفتوگویانی کە لە نێوان ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی و یەکێتی ئەوروپا و ئێران و ئەمریکا سەبارەت بە ئابڵوقەکانی سەر ئێران دەکرێت. سپاس بۆ هەمی کانالێگەری کوردستان بڕاستی ناوچار شەهالەتە ناوەڕاست ناوچەکە ئەکوت بێژین یا پڕ کێشەیە چەندین کێشە و دووسێن پڕ کێشێت هەین و ئاریشێت هەین حتا نوها هەولێت چارەسەرەوێن هاتینە دان بەڵێ نەگەشتینە ئەنجامێن دوماهیک ئێک لە کێشێن سەرەکی و دووسێن سەرەکیên ئەڤڕۆ ناوەڕاستە یان ku rojhelata navberaz da ew kêşa navbera Komara İslamiya Îranê û navbera Emerîka da ye. Pêştir serdemê Serok Obamayî ev kêşe ku kêşa bijne ya bername etomî Îranê ye li serdemê Serok Obamayî da ev kêşa hate çareserkirin birêka rêkeftina etomî ku ya şeş qolî bû di navbera her pênc de welatên encûmenê asayîşê zayiden Almanya ku bejdar bû li van guftûgo serkeftiyane şiyan rêkeftinekê encam bidin yan ku rêkeftinekê saz bidin navbeyna Îranê û navbeyna van welatan da û ev rêkeftiname ku rêkeftina ya etonûmî bû hate yani pesendkirin ji re encûmenê asayîşa nîvdewletî ve wata bû rêkeftineka nîvdewletî ji bilî hindê ku rêkeftinekit navbeyna van welata da bû ev bû piştî helbijadin hatîne encam dan Serok Obama û demokratî careka dî neşiyan Serokatî Emerîka val bikirneve Serok Trump û komarî hatine ser desthilatê êkil balênên Serok Trumpî ew bûn ku debît rêkeftina etomî bête helweşandin و biryara xwe yan ku balêna xwe cêbîna û bir rêkeftin piştî çendekê mavekê li dest bikarbûna Serok Trumpî rêkeftin hate helweşandin ku ew ji bo mayê rastî nerazîbûna gelek welatan bi taybetiya welatên ku bejdar bûyn nav wê rêkeftinê da çikî pê nisbet wan wat diyareke ji bilî vê rêkeftinnamê hîç çareseriyeka dîke niye her çareseriyeka serbazî yan çareseriyeka dîka diplomasî bu vê kêşê nayete encam dan پێ دوایە ئەو مقۆمقۆی ئێستا لە نێوان ئەنجومەنی ئاسایش وەکو وتمێکێتی ئەوروپا و ئێران و ئەمریکا هاتۆتە ئاراوە یعنی پێ دوایە بەرەو ڕێکەوتنێکی نوێی ئەتۆمی نێوان ئێران ئەمریکایەکێتی ئەوروپا بڕات کاکارم ئەوە دیارە هەتا نەها ئیران بە هیچ شێوێکی ڕازی نییە جارێکە دی چ ڕێکەفتنێ دیکە بکەن ڤیدیۆکە دیار بۆ ئیرانێ وەکو نەرمیە گوتی ئەم دێ بەسی ڕێکەفتنەکەین بەس مەرجێکی کو ئەمریکا ڤەگەڕێتەوە ڕێکەفتنامێدا
دیاره سروک ترامپ بردوام و اداره ترامپ الامریکا بردوام سرنده کنا و گرنا به رکفت نامه و لکه دیکش کتی اروپا او دولت دی و الصين وروسيا يت بيجيريت كان سرنده كد بردام بن الفيرا كفتن نامدا وحاولت دان كو جارا كوديكا امريكا وايران بخنف سر ميزدا بس من بيمايا وبوچونا من اوا كو امريكا وايران الفي فتره يعني كو في ماوي اما بري هل بجاردن امريكا كامزاني ده هل بجاردن افصالينا كرين استروكاتيه دا هيچ نه دانو صادن تنا كرين و نه چرا كفتنني تنا كرين وكو ديار بري چند روجا سروك ترامپ آماجك دا كو او ده ريكفتن نامك يعني كو غري بستا كا زورا مظن دقال ايران كتن پشتي هكا ان كو هات هل بجاردنا درچو يعني دیاره بری هل سروکاتی امریکا و دست بکاردمون ادارانی که دشتا سالانی یعنی 2021 هیچ گوران کاری که الوی بابا ترینای تکرم که شکنو که اکا کارم سروین دیما یعنی ایران پیداگیر سرده کد که آیا بو اتانو که ایکتی اروپا به رکفتنامه جیب جنا کد مادم اتناف رکفتن دام مایا ایکتی اروپا براستی یا کفتی اکد بجن بین النار و بزمار یعنی یا نشتن نه به رکفتنامه نه بشته داره و نه نشته داره اگر رکفتنامه به درستی همه جیب جیب کتن اول احتمال توشی سزای امریکی ببیتن لو ما حتی یعنی خۆی کاک مهانەت پرسیارەکە ئەوەیە لە دوای ئەوەی کە یعنی لە دوای دەست بەکاربوونی ترامپ کە ئەمریکا لە ڕێکەوتنامەی ئەتۆمی کشایەوە ئەوروپیەکان بە جۆرێک لە جۆرەکان پشتیوانیان لە ئێران دەکرد و ئێرانیش بە پشتیوانی ئەوروپیەکان سەرسەختانە مامەڵەی لەگەڵ ئەمریکیەکان دەکرد سەبارەت بە ڕێکەوتنامەی ئەتۆمی تا کار گەیشتە ئەوەی ئابلوقەکان لەسەر ئێران توند بوون یەکێتی ئەوروپا خۆشی بوو بە بەشێک لەو ئابلوقانی کە لەسەر ئێران دادەنرێت لەبەر فشارەکانی ئەمریکا ئەوروپا بۆ دەیەوێت پشتیوانی لە ئێران بکە و ئێران دەتوانێت جاریکتر یعنی پشت بە ئەوروپیەکان ببەستێتەوە بۆی کە دیسانەوە مامەڵەیەکی جیاواز لەگەڵ ئەمریکیەکان بکە راستی اوروپیکان یان که ولاتانی اکتی اوروپی نه پیشگیری ایرانت کن یعنی بلاوارون بیتن او پیشگیری الویر ازنین زاید کن او کریر سر رکفتن نامه اوروپیا یک پرنسیپی هی که اگر بیت رکفتنه که بکن یان پیکاتنه که بکن او ده بردام سر پیکاتنه و رکفتنه و به هیچ شویک ناکشنه و او سیاست که اوروپیا بردامه فاوروپی پیشگیری الامضا خود کنه سر و رکفتن نامه نک پیشگیری ایرانت کن اوی پیشگیری که اکود بجین یا تند یا کویا زور ایرانت کتن او روسیا و صین او پیشگیری ایرانت کن نک بتنه امضا کردن سر رکفتن نامه بلکه حتی باللاین آبوری و لاین عسکری و او هر دو پیشگیری ایرانت کنه پیشگیری کمار اسلامی ایرانت کنه ادگل ایران دا اما اگر بتونو که آیا ده ایران پیشبستی ده به اکتی اروپا دا طبعا لاین دیپلماسی دا یعنی تا چند ولات بخو نزدیک بکی چند خو نزدیکی ولات بکی چند بخو ولات راب کشی بلای خوبه اول سرکفتنه که دیپلماسی بیدن یعنی بو نمونه برای چند پروژه که اومدید همیا الانجمن آسایش دا یعنی پروژه که آماده کردن جلوی ولایات گرتین امریکا و کوسزان سر ایرانی نی بنوید نیف دولتی مدید الویر داد تنه دولت که دگل امریکا دگل ولایت گرتید امریکا دنگ داد زایدن امریکا به کمین جار المیجه داد انجمن آسایش دا یعنی امریکا وی شوازه کی بیده یعنی بتنه یک دولت بمینید دگل و او ها پیمانه وکو فرانسا وکو بریتانیا وکو دولت دیگه وت ناف انجمنی دا دید لاینه و نبون بلکه دگل بریار نده و دجی بریاره بون حتی مدید امریکا خمگین بود ارسر به چنده دا فاول سرکفتنه که دیپلماسی بود بعد گره پونده که ایران حتی که پیوندید خود گل اروپا نبت چراندینه هر بردام سر و پیشگیری که اروپی ها یا سر و بندکی آن وی وریسید نبین و اروپا دا نقطی آیا او یا بردام سر و وی وری که بمینید نبین اروپا دا چون که ده کلکل بین و کمدید الانجمن آسایش ایران کلکل دید و امریکا دید کوفتنه یا اگر به پیوندی که هی نابینه داره و نه مسئله وکو کمال اسلامی ده یا ده باوریای بردام به تبع اکتی اروپا مسئله که دیپلماسیه ادوار بو گمه که دیپلماسی هر کسی سرکفتی بده به گمه دا او ده به گمه همیه برد باشه کاک مهند او کاتی که ما وقسیگ لسر
ڕێکەوتنی عەرەب ئیسرائیل بکەین، یعنی ئیمارات دواتر بەحرین دەچنە کۆشکی سپی بە ئامادەبوونی سەرۆکی ئیسرائیل و بە ئامادەبوونی سەرۆکی ئەمریکا ڕێک دەکەون بە ئاشکرا لەبەر چاوی سەرجەم وڵاتانی عەرەبی و لە بەردەم یعنی ئێران و لە بەردەم هەموو دنیا دەڵێن ئێمە دەبین بە دۆست و ئاشتی لەگەڵ ئیسرائیلدا مامەڵە دەکەین. یعنی پێشبینی چیەکەی لەسەرەمە؟ ئەمە تەنها بانگەشەی هەڵبژاردنەکانی ئیسرائیل و ئەمریکایە کەوا لەو دوو سەرۆکاکە بەم جۆرە ڕێبدەن عەرەبلیان نزیک ببێتەوە. ئەگەر چی لە ڕابردووە یعنی پەیوەندی هەیە بە نهێنی لە نێوان عەرەب ئیسرائیلدا، پەیوەندی هەیە بە جۆرێک لە ئاشکرا لە 79 میسرەوە ئەردەنەکان پەیوەندیان هەیە، سوودانەکان دەیانێ بێنە نێو معادلەکەوە، ئەوە ئیمارات و بەحرین بە ئاشکرا یعنی پەیوەندی هەیە. بەڵام ئایندەی ئەم پەیوەندیانە چۆنە بینی؟ تەنها بانگەشەی هەڵبژاردنەکانی ئیسرائیل و ئەمریکا یان پێ دوایە سەدەکە دۆخەکە ساڵەکە ساڵی ئاشتی عەرەب ئیسرائیل دەبێت؟ کاکارا بابت تایبەت فلسطینه و اسرائیل و بابت زور برفراوانه بابت زور یعنی دو سه حلقش از بدیم پیچن خلاص نبیدن بس کرتی دم سراغ بیم پشتی جنگ جهانی دوم دا دوسا کادی درست بو الناب روجهالاتا ناوی داشت بلی دوسا کردی اویش دوسا فلسطینی و اسرائیلی بو هر تا اف هر دو دوساش نه نچاره سر کرن آشتی و تبایی و تنائیل و ناچه دا نابیتن و ده شر و کشه هر بردهان بن دوسا کردی هندک پارچه وکو باشور کردستان هات چاره سر کرن حتی راب دکی ترکیه هندک حولت هاتی ندان هرچند شکست اینای بس ام ده بجین دوسا کادی کامه اب دوسا زور معقدتر الدوسا کردی اویش دوسا فلسطینی و اسرائیلیه اب دوسا چونکه چند تیر لچه جبلی اینده که دوسا کا نشتیمانی و دوسا کا یا نتوایی وکو عرب اب دوسا کا آینیش یعنی بابا دقیق گریده با آینی باش یعنی ام بیل نبستن دولت عربی ادگل اسرائیل پیوندی آسایینی نه بلکه زور بای دولت اسلامی شد گل اسرائیل پیوندیتون آسایینی نه ام دین سر ده چند حول هات ندان کره کفتن نامه بتکرن نابین اسرائیل دا نابین فلسطینیا دا و کام دیوید بوها تکرن پشتی شر ازگار کرنا کویت دا کوی دمی دا فلسطینی هندک لاواز بن اگر داگیر کرنا صدام حسینی بو کویت ناچار بون چو اتفاقی کام دیوید سردم یاسر عرفاتی سروک رخرا و رزگاری خاص فلسطینی هات انجام دان که دو قنا بو قنا خواهی که حکم ذاتی بو یا قنا خوا دویش اول بو که فلسطین ببید به دولت بله اف هر دو قناق درستی نات نجیب جکرن و کشکه هر بردم قسەکە ئەوەیە یعنی چ ئیمارات چ بەحرین کە باسییان لە ڕێکەوتن کردووە لەگەڵ ئیسرائیلە یعنی قسەکانیان لەوە دەست پێ دەکات کە دەیانەوێ جۆرێک لە سربەخۆیی و جۆرێک لە ئاشتی و جۆرێک لە ژیانێکی خۆش بۆ فەڵەستینیەکان دابین بکەن بۆیە ئەمان دەچنە نێو ڕێکەوتن و معادلەیەکە و لەگەڵ ئیسرائیلە ئەمە دیوە ڕاستەکەی ڕێکەوتنە لەگەڵ ئیسرائیل کاکارا معنی بس فکرێکی کامل کەین افريك افترنا تجربه جكرن قاشنا بنبش كلمات يعني كشكا حتى لاين اسرائيلي ولاين فلسطيني كشكا بجريدا ايني وجبلي هندش بلي همو مساله دي كذا فشارا سركنا لاي من و من و بوچونا من و زورا زحمته ونات انجام دانش اما دیگر بو دبی فشارک و زور به تایبتی جلوی امریکا و بتکرن یا دیارش امریکا اداره نکنه اما چه فشارا ناکتن لما اسرائیل بالله خوبه یا رابی اکود بیجن یا سر قضیه رقابتی یا سر به دو سر رقابتی یا چوی پیوندی گل هندک دولت دیکت عربیت کری که اصل و اساس اوان دولت هیچ کشد گل اسرائیل نینه جبلی کشک اکو اعلامی نبیتن اما کشن نه شر کریه نه بجاری هیچ شرکی بین گل اسرائیل نه پاره بچک پیشگیری فلسطینی ها گرتیه لما از بینم افریقا افتنا هات کردن نه بین امارات بحرین و هیچ چیزی نکردن سلطنت عمان رنگ بگتبه رنگ سودان بگتبه رنگ احتمال مغرب هاي احتمال حتى عربستان السعوديه هاي هرچند بر پیکی خون دکا یا یعنی شرمزار نشتن به پنگاوه پاوجیتن بلکه احتمال اف دولت همو بری هر بجادن سروکاتی امریکا افریقا افتنا بینه کرن فاسرائیل چوی رکفتن گلوانه کرین گلک اگرت بوهین و گلک یعنی انجامت بوهین ایکی وانت گرت بوس خود اسرائیل ابر اداره حکومت اسرائیلی یا سروکاتی نتانیاهو گلک کشید یعنی ابو جارا سه هر بجادن هات نکن اسرائیل دا ابرو ام بینن هزاران کس اسرائیل خوب پیشاندانات کن دعوا نتانیاهو کن سروک وزیر اسرائیل کو واضح بینتون حکومت بشته داره اوا کشک و زور نافخویا هایو
ئەبێ لیڤیەک و ئەو دەستکەفتنەکە دەرەکی بینتە دەرێ دا شێتن جهێ خۆ قاهیم بکاتن چەکە هەربژاردنەکە دیکە هاتەکردن یا چین هەربژاردنەیەتەکردن دا شەقام ئیسرائیل قانع بکاتن بە هەندێکە ئەو شیۆ چەندین دەستکەفتە بخوە بینیتن هەروەها ئەکەم چینە ئەمریکا نەفسی کێشە هەی ئەبرو ئەم بینی دی فراپرسیا ترامپی وەزعوی زوری باش نییە بايدن وكو نوينر وكو باليوراوي ديمقراطية زور بيشترى أباش واقعة كو إدارة أمريكا خو بيشام داد بو أمريكا كان وبطيبتي بو جولكين الأمريكا كو هيزا كزورة هيد نوف أمريكا دوكا أبشيا زور دولة عربي قانا بكا كو بين ركفتني بكانت قال إسرائيل دا لو ما دا دي أبا بيتا داس كفتك بو ترامبي أو يكمي ساروكا شياي چندين دولة عربي قانا بكان كو ركفتنا آشتي بكانو قال إسرائيل دوكا بچندين صالة قالك دولة عربي قالك عفو إدارة أمريكي نشينا بهندي بكان بله واکو من گویی یعنی وقت آمادهش بکری اما دولت اصلا پیوندی هبل دیگر اسرائیل یعنی حل سال 1908 پشتی شورش اسلامی ایرانه و آن همیا امارات همی دولت کندا و هر وها مغرب دقال موريتانيا اوانا پیوندی هبون بشوازه که دیس پیوندی نهینی بونه پشتی سالان و توی که بونه پیوندی ناونیونرن بازرگانی هاد نوکرن حتی قطر تدابور همی دولت کندای اجبری مغربه اوه بو نهو هات اف پشتی افو شرع 2015 شرع یمنه دا راستی اف پیوندی گشت آسکی که هاپیمانه که سربازی دروز بود یعنی هرچند اف هاپیمانه یا علنی نیه بله همی زانم که اف هاپیمانه عربی اوانو که شريط كت اليمن دجي حوسية أفها بيمان جبلي دولة كندا هر اكل إسرائيل وأمريكا وفرنسا وبريطانيا هيك بشي وزكي بجدارن الفيها بيمانية دا يعني آسته پیوندیت وان نگه بس رکفتن مهاشتی بلکه حتی وان پیوندین سربازیت هن یعنی الشرع یمن ده او بجدارن بشه که راستخور بشه ده اگر وش دیاره که اوان نویتن هیچ پیگک هبید ایران الوینا و چه ناچه یمنی ده چون که بیت اگر هنده کارهگن استراتژیین دریایی بینگرتن ده بله زور باش سپاس دەکەم بەڕێز مهند کە بە سکایپ و ڕاستەوخۆ لە ئاکرێ و لەگەڵمان بووی سپاس بۆ بەشداریکردنێت وەکو چاودێری سیاسی سپاس بۆ ئەوش کە بینەر بوون هەر شاد بن و خواتان لەگەڵ